دامەزراندنی ئەو کارگەیە لەوە هاتووە کە تەڵەبێکی زۆر لە ناوخۆی عێراق هەبوو لەسەر قوتووی ئەلمنیۆم خاستن بۆ کۆمپانیای پیپسی کۆلا و بۆ کۆمپانیای کۆکا کۆلا دەبایە بە زۆر بڵین بە زەحمەت دەگەیشتە دەستیان یان لە وڵاتانی دەرەوە دەهات نەقڵێکی زۆری تێدەچێت خاستن وەزنی ئەو کاڵای ئێمە کە بەرهەمی هێنین کە قوتووی بەتاڵە ئەوە وەزنەکەی زۆر کەمە بەراوردیکەی بەوەی بە حەجمێکی زۆر وەزنێکی کەم کرێکی زۆری تێدەچوو و زۆر بەشی کە دەگەیشت بڵێن قسپێکی زۆری تەلەف ئەبوو ئەمانە لەبەر ئەوە ئێمە بیرمان کردەوە کە ئەم کارگەیە ئەگەر لە دامەزرێنین لە وڵاتی خۆمان دەتوانین ئێمە هەم خزمەتی ناو وڵاتی خۆمانی پێ بکەین احتیاجی عێراق دابین بکەین و دەتوانین بینیشینە دەرەوە. خۆشبەختانە توانیمان کە بە سەرکەوتویانە بە هاوکاری کۆمپانیای پسپۆر لەم بوارەیە کاتن هاوکاریان کردین لە دامەزراندن و بەڕێوەبردننی ئەم کارگەیە وڵایەزار لەگەڵمانان بۆ پەرەپێدانی بۆ فراوانکردن ئێمە زۆر سپاسی ئەوانەکەین و سپاسی حکوومەتی هەرێمیش دەکەین کە بەپێی یاسایەوە بەرهێنان مامەڵی لەگەڵا کردین بۆ دابینکردنی زەوی بۆ بەخشین لە باجی دەرامەت بۆ بەخشین لە گومرگ بۆ ماوەی 5 ساڵ ئەمانە هەمووی هاندەر بوون بۆ ئێمە کە بین ئەم پرۆژەیە دامەزرێن. بۆ دروستکردنی قوتووی کانزایی بە کۆمەڵێک مەرحەلەیە تێپەڕەبێت بۆ نمونە لە سەرەتاوە باسیکەین ئێمە ڕۆماتریال ئەلمنیۆم بەکارهێنین ئەو ئەلمنیۆمی کە بەکارهێنین کێشی بە تەقریبی لە 10 تەن پێکێت و درێژیەکەی نزیکەی 12 کیلۆمەترە ئەم ماتریاڵە ئەلمنیۆمە لول کراوە پاشان لێوێتە ناو ئامێری تایبەت ناوی کەپین پرێسە لە کەپین پرێسە ئەو ئامێرە تایبەتە بە دروستکردنی کەپ لەم شێوازە لە دوای ئەوەی کە ئەلمنیۆمەکە یەتە ناو جیازەکەەوە کەپین پرێس بەم شێوازەیە پێگەل لە 15 ستیج واتە لە ستیجەکە کەپێک بەم شێوازە دروستەکرێت سپیدی ئەم جیازە خێرای ئامێرە 168 کەپ پێر منتە. پاشان لێوە کە کەپەکە بەم شێوازە دروست بوو
لە مەرحەلەی دووەمایەتەنەو ئەمریک تایبەت بە دروستکردنی لاشەی قوتوەکە واتە لە قۆناغی دووەمە ئەمریک بنای بەدیمەی کرد دەستەکە بە دروستکردنی لاشەی قوتوەکە بە کە تایە کۆمەڵێک توڵی تایبەت کۆمەڵێک کەرەستی تایبەتی تایە لەناو بەدیمەیکەرە واتە لاشەی قوتوەکە بە تەواوەتی دروست دەبێت بە کۆمەڵێک مرحلەی جیاواز لەناوە بۆ نمونە قوتوویەکی ئاومان هەیە لە دوای ئەوەی کە لە کەپەڕەوە کەپەکەیەتە ناو بەدیمەیکەرەوە لە بەدیمەیکەرە قوتوویەکی ئاومان دەست دەکەوێت بە کۆمەڵێک توڵی تایبەتەوە قوتوەکە بەم شێوازە دروست دەبێت. لە دوای بەدیمەیکەر ئەمریکمان هەیە پێوترێت تریمەر لە تریمەرە کە ئەم ئامێرە بەکارێت بۆ دیاریکردنی درێژی قوتوەکە واتە لە تریمەرە قوتوەکە درێژی تایبەتی خۆی وەرەگرێت بە تایبەتی خۆی پاشان لە تریمەر ئەچێتە سەر کۆنڤایەر ئەو هێڵەی کە قوتوەکانی بەسەرە ئەڕۆن دوای ئەو ئەچێت بۆ مەرحەلەیەک ئەچێتە ناو ئامێری تایبەتە پێوترێ وەشەر وەشەر بۆ شۆردنی ئەو قوتوەیە لەبەر ئەوەی ئەو قوتووە لە مەرحەلەی بەدیمەیکەرە کوڵانتێک و ئەو ڕۆنێکی تایبەتی بەکارێن بۆ ئاسانکردنی دروستکردنی قوتوەکە کەواتە لە وەشەرە پێویستان بۆیە کە قوتوەکە بشۆن لە وەشەرە بە کۆمەڵێک ستەیجە کۆمەڵێک ماوەدی کیمیایی بەکارێنرێت لە هەر ستەیجێکە ماوەدی کیمیایی تایبەت بەکارێنرێت لە وەشەرە قوتوەکەمان تەواو ئامادە بێت ئەیشوات و پاکە بێتەوە دوای وەشەر ئەچێتە ناو لە مەرحەلەی دوای وەشەرە ئەچێتە ناو ئەمریک و پێوترێت درایر بۆ وشکردنەوەیە ئەو قوتووە لەبەریکە کۆشەر شۆرا و تەڕ بووە لە درایرە وشک دەکرێتەوە پاشان لەسەر کۆنڤایەرەکان ئەڕوات ئامادە کراوە قوتوەکە دروست کراوە و شۆرا و وشک کراوەتەوە ئەچێتە ناو ئەمریک و پێوترێت دیکۆرێتەر ئەمەری دیکۆرێتەر بۆ پرنتکردنی قوتوەکە بەکارێنین بەپی ئەو لۆگۆی کە بمانەیە تۆپ ئەخێنە سەر ئەو قوتووی کە ئامادەمان کردووە پێشتر ئێمە بەپی تەڵەبی ئەو تەڵەبی کە هەمانە لەلایەن کۆستۆمەرەکانەوە لۆگۆی ئەو شەریکە خێنە سەری دوای ئەوە کە پرنتە بێت دیکۆرێتەر ئیشی خۆیەکە لە دوای دیکۆرێتەر کە تەبع بۆ قوتوەکە ئەڕواتە مەرحەلەی دواتر بۆ ناو پنۆفن لەوێ دووبارە وشکەکرێتەوە لەبەری کە ئەو تەبعی خراوەتە سەری بۆ ئەوەی ئەو لۆگۆی تێک نەچێت دووبارە وشکەکرێتەوە لە دوای پنۆڤن ئەڕوا بۆ مەرحەلەی دواتر بۆ ناو ئەمریکی تر بە ناوی LSM لە کەرس پرایمەشن لە LSM-ە مەوادی کیمیایی لە کەرمان هەیە ئەو ئامێرە تایبەتە ئەو لە کەرا خاتە ناو قوتوەکەوە ئەویش سوودی ئەوەیە ئەو لە کەرە بۆ ئەوەی لە کاتێکە کە ئەو گیراوی کە ئەمانەیە کرێتە ناو قوتوەکەەوە بۆ نمونە ساردی یاخود هەر گیراوەیەکی ترە بۆ ئەوی کارلێکی کیمیایی ڕوونا لە نێوان ئەو گیراوەی و ئەو ئەلمنۆمی کە هەمانە کەواتە ڕووپۆشتی ناوی قوتوەکەکە بۆ پاراستن لە کارلێکردنی نێوان گیراوەکە و قوتوەکە لە دوای LSM ئەڕوا بە ناو ئەمریکی تر پێوترە IBO Internal Bake Oven لەوێ دووبارە وشکەکرێتەوە لەبەری ئەو مادە کیمیایی کە تێمان کردە لە کەرەکە
بۆ ئەوەی وشک بکرێت و دووبارە ئامادە بێ. لە دوای IVO ئەڕاتە مەرحلەی دواتر بۆ ناو ئامێرێک پێوتە نیکە فلانجە. لە نیکەرە ئەو ئامێرە تایبەتە بە لارکردنەوەی ملی قوتووەکە بۆ ئەوەی لە مەرحلەی کۆتاییە کاتێکە سەرقاپی قوتووەکە ئەخێنە سەر قوتووەکە ئاسانکاری بۆکە بڕاتە سەری و پێوی بنووسیان. لە دوای نیکە فلانجەر قوتووەکەمان تەواو ئامادە بووە، هەموو شتێکی تەواو بووە، ئەڕە بۆ مەرحلەی دوای خۆی پەلەتایزەر لە پەلەتایزەرە شوێنی پێچانەوەی قوتووەکەیە. لەوێدا بە هەر لایەرێک قوتووەکانی لەسەر ئامادە ئەکرێت، هەر پاڵەتێک بە نزیکەی لە 20 لایر پێکدێت بە تێک ڕایگشتی تقریباً لە 14,000 قوتوو بەیەکەوە ئامادە ئەکرێت ئەپێچرێتەوە، نایلۆنی تەواوەتی تەکلیفی کامل ئەکرێت، پاشە ئامادە ئەکرێت و ئەنێرێ بۆ بە شاحینە لێرە بۆ ئەو شەریکەی ئەو کۆستۆمەری کە ئەمانێت. ئێمە بە پێی ستاندەراتی جیهانی کار دەکەین، هەروەها بڕوانامەی جیهانیمان وەرگرتووە SGS لە کۆمپانیای SGS کەوا ئایزۆی داوە پێمان ئایزۆی هەر 4 جۆرە ئایزۆکەمان وەرگرتووە، بە تایبەتی ئێمە لە FDA ئەپرۆڤیشین ئەوەی کە لە بواری خۆراک کار بکات دەبێ هەیبێ. زیاد لە 270 کارمەندمان هەیە، بە 3 شەفت ئیش دەکەن، هەر شەفتی 8 ساعات بە پێی یاسای کارکردن. ئێمە بەشی کوالیتی کۆنتترۆل زۆر گرنگیمان پێداوە و جەنابتان دەتوانن زیارەتیان بکەن و بڵین مختبراتەکان تەماشا بکەن. کوالیتی کۆنتترۆل لە لای ئێمە بە چەند جۆرێکە، جۆرێکیان بڵین ڕۆژانە دەکرێت، جۆرێکیان هەموو چارەکە سەعاتێک دەکرێت، سامپڵ وەرەگرن ئیشی لەسەر دەکەن و جۆرێکی کەشیان بڵین ئێمە پێش بڵین کوالیتی ئەشورەنسیشمان هەیە، یعنی بەر ئەوە نییە کە پاشان لە ئینتاجش کە دەرەچێ کوالیتی ئەشورەنس هەیە تاکید پێڵێن تەوکیدت جەودە، ئەوە هەی ئێزن سامپڵ وەرەگرێ و ئیشی لەسەر دەکات و جۆرێک کەشمان هەیە دوای ئەوەی کە ئەچێتە لای کڕیار
و تعبیەی دەکات لەسەر پێڵەن ئۆن دە شەلف لەسەر ڕەف وەریەگرن بە پڕکراوی ئێزەندی ڕاستاتی لەسەرەکەین مەدا تەحملی بۆ گەرما بۆ ئەوە هەمووی لەسەر ستاندراتی جیهانی ئەڕوا بەڕێەوە لە خۆشبەختانە تا ئێستا نەتائیجی زۆر باشمان هەبوو. پێش کارکردنی ئەم کۆمپانیای ئێمە و بەرهەمێنانی قوتووی خۆماڵی بەڵێ بە زۆری دەهات چکە مەزدەری تر نەبوو سەرچاوی تر نەبوو بۆ ئەو کۆمپانیای کە لەم بوارەیە ئیش دەکەن و وەکوی ناومان بردن بەڵام ئێستا خۆشبەختانە زۆر کەم بۆتەوە بەڵام لە یازال هەر هەیە هەر هاوردە هەیە هیوادارین لە حکوومەتی هەرێم کە وەکو حکوومەتی عێراق و حکوومەتی ناوەند کە دامی منتەجی وەتەنی ئەکات کەوا بازیانداناوە و زیان کردووە لەسەر ئەو کاڵایانەی کە لە عێراقا ئینتاجەکرێ و کە دەتوانێت توانای ئەوەی هەیە دیماندی محلیەکە بکە هەرەمووی ئەوە شتێکی زۆر باشە دەستخۆشکەرە بۆ ئێمەش و هانیشمان ئەدات کەوا ئێمە هەنگاو بنین بۆ پەرەپێدانی ئیشەکانمان زیاتر خۆشبەختانە ئێمە توانیمانە تەزیری بەرهەمی ئەم کارگەیە بکەین بۆ وڵاتانی دراوسێ وەکو تورکیا وەکو ئێران. هەشتی بەیانی 12 نیمەڕۆ 4 ئێوارە تێست دەکەین ئەمە کە باسی شەفتی ڕۆژەکەی شەفتی شەوش بە هەمان شێوە سێ جۆرە فەحسەکەن هەشتی ئێوارە 12 شەو 4 شەو 4 بەرەبەیان ئەم فەحساکەین بۆی بزانین ئەم قوتووە خەلەلێکی هەیە لە بەرزیەکەی لە دۆم دێبتەکەی کاوەتا کاتێ پڕەکرێت لە معمەلەکە زەختە چێتە سەری بۆی بزای تەحملی چەندێ زەختەکە لەگەڵ بڵین دیواری قوتووەکە کە پێوترێ مدبوڵ تۆبوڵ ئەو دوو جۆرە فەحسەکەین هەر جیازێ سێ سامپڵی لێ ئەهێنی سێ نمودەت لێرە فەحسێکەین ستاندەرێکمانێ ئەو ستاندەرە عالەمیە کە ئایزۆ تەحدیدی کردووە و جیازەکان و کە مدیری معمەلش اتفاقی لەسەرکراوە بەشی کواڵەتی ئەگەر کەم بوو یان زیاد بوو ئێمە گەڕینەوە بۆ جیازەکە لەوێ سیرەکەین بزانین کێشەکە لە کوێیە چاچێکەین ئەگەر لە درێژیەکەی بێیان لە کورتەکەی بێ ئەوە بەشی پێشەوەی جیازەکەیە بنەکەشی هەمان شێوە ئەگەر زەختی کەم بێ ئەگەڕینەوە بۆ پێشی جیازەکە کە دەستکاری هەواکانێکەین ئەگەر لە دیوارەکەی بوو بە هەمان شێوە ئێمە بەشێکمان هەیە پێوترێ تولباک ئەلەو تولباکە دەستکاریەکەین سایزێ گەورە سایزێ بچووک هەتا بگەینەوە ئاستەی کە پێویستمانە. وەک ئاماژەم پێکرد لە کۆمپانیاکەمان چەند تێستێکە کرێ کولی شوێنێک تێستی بۆ کرێ ئەو بەشانی کە ئاماژەمان پێکرد بۆ نمونە ئیسێمە تێستی باک ئین دەکەین لە باک ئین ئەم تێستە پێوترێ ئاکسلە لۆ دەکەینە سەر ئەو قوتووە بزانین چەندێ زەخت تەحمولەکە بۆ نمونە کە ئەڕوا بۆ ئەو شوێنەی کە مەشروبەکەی تیاکرێ و شوێنەی کە بیکسەکەی تیاکرێ بۆ نمونە هەر ستامێکە لۆ دەچێتە سەری ئەو لۆدە بزانین ئەو قوتووە چەندێ زەختەکە ئەوان ستاندەرێکیان داوە پێمان لەو ستاندەرەیە ئێمە نابێت لە کەمی و نزمی بێن ئەو ڕێنجە دەرچین ئەگەر لێرە تێستی بۆکەم لە تێستەکەیە مەزبوط بۆ هیچ کێشەیەکم نییە بۆ نمونە ئێستا تێستەکە یەکەم ئەم کارگەیە لە ساڵی 2013 دەستکرا بە دروستکردنی بیناکەی لە 25 دۆنم زەوی و بیرۆکەی کاکسعد دایمەزران چونکە ئەمە لە نەک کوردستان لە هەموو عێراقان نەبووە
و تا پێش دامەزرانی ئەم کارگەیە قوتو بە جاهزی هە لە وڵاتی سعودیە و لە ئوردن و لەم وڵاتانی دراوسێ ئەمەمان بە باش زانی بۆ ئەوەی هەم وەکو سەرمایەک بۆ کوردستان و هەم سوودی ئەم سوود لەم بەرهەمە ببینن لە کوردستان. لە ساڵی 2014 خەتی یەکەم کەوتە ئیش بیدایەتی ساڵی 2014 و خەتی دووهەم لە مانگی 2015 کەوتە ئیش. ئێستا بە هەردوو خەتەکە بە تەواوی تاقی ئینتاجی ئیژەکات و تەختیەی ئەتوانم بڵێم هەموو عێراق ئەەکەین هەر لە کوردستان هەتاک و ناوەڕاست و خواروش. بیدایەتی ئینتاجمان لە خەتی یەکەم نزیکی ڕۆژانە 2 ملیۆن بۆ 2 ملیۆن و ڕۆبعێک قوتوو بوو. دوای کە خەتی دووەمیش کەوتە ئیش توانیمان بیگەینە 4 ملیۆن و نیو بۆ 5 ملیۆن. ئێستا حالیان خۆی ئەیا لە 6 ملیۆن قوتوو ڕۆژانە ئینتاجی. مەوادی خام لە زۆر وڵات ئەیهێنین بە تایبەت لە ئەلەمنیۆم وەکو کۆیل ڕۆڵی گەورە لە سعودیە ئەیکڕین و لە فەڕەنسا و هەندێک جار لە کۆریای باشوور و بە نیسبەتی سەری قوتوو لە سعودیە ئەیهێنین هەتاکو ئەوی خەتی خۆمان دەزەکا بە ئیشکردن. ئەو مەوادانی کەەوە پێی ئەوترێ ئینپوت یعنی مەدخەلاتی ئینتاج ئەوەش هەم بە هەمان شێوەکو ڕۆمەتریال لە ئیمارات لە یوکەی لە بریتانیا و لە فەڕەنسا بە نیسبەتی یەدەکەوە یەدەکی کارگایە یەدەکی ئامێرەکان زۆربەی یەدەکەکان لە ئەمریکایە چکە لە بەروی مەکاینەکان هەمووی ئەمریکیە یەدەکان لە ئەمریکا هێنین و هەندێکیشی لە بریتانیا چونکە هەمان شەریکەی ئەمریکی لە بەریتانیاش فەرعی هەیە و لە ئیماراتیش هەیە. کێشەی ئێمە سپێرپارتە ینی یەدەکی ئامێرە کە ئەیهێنین یا هەندێک مەکائینە کە مەکائینی بچووکترە مەکائینی ئەجیزەی کۆنتترۆلی زۆریە یاخود مەکائینی ترە لە مەتارەکانەوە ئەهات ئەو کاتێکەوە مەتارەکان داخرا بوو بە گرفتێکی گەورە بۆمان بەڕاستی ناچار بووین کە هەندێک لە مەکائینەکانمان یان ئەوە تا بە ڕێگەی بەحر و بەڕبی هێنین لە تورکیاوە ئەویش زۆری خایان تەخیر بوو یان ئەوە تا لە ڕێی مەتاری بەغاوە کە ئەمان هێنا مەتاری بەغاش هەتا ئێستاش ئەوە نزیکی 4 مانگ 5 مانگە هەندێک ماوەدمان لە مەتاری بەغای دەرنەچوە چکە مەتاری بەغا گرفتێکی زۆری بۆ دروست کردوین بەڕاستی ئەوە ئاستەنجێکی زۆر گەورە بوو.